بنکەکانی پۆلیسی هەولێر دەکەین ئەوان چۆن خزمەتی هاوڵاتیان دەکەن وەک دەگوترێت ئەوەی کە دروشمش سەرچیە ئەرچیان پاراستنی سەلامەتی گیانی هاوڵاتیانە. ئێمە خزمەتی هاوڵاتیان دەکەین مەمنونیش دەبین کە هاوڵاتیەکە ڕازیبی لە کاروباری ئێمە. بنکەکانی پۆلیس ئەمە ڕاستە دەرکەمان هەیە وەکو دەرگا بەڵام قفلی پێوە نییە عنی مەبەستن لەو قسەیەسیە 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیانی شاری خۆماندای. ئێستا لە پارێزگای هەولێر ئەم سندوقە لە سەرجەم بنکەکاندانراوە. ئەمە بۆ چییە؟ سندوقی سکاڵەی هاوڵاتیان بزانە هاوڵاتی چەند لای حکومەت گرینگە. ئەم منداڵە ئەمە تەمەن 11 ساڵە. دایک و باوکەی زیاد دەبنەوە. ئەمە دەکەوێتە سەر شەقام، دەکەوێتە بەردەست چێ؟ خەڵکانێک کە دەیانەوێت دەست درێژی بکەنە سەری. پێش ئەوەی دەست بە بەرنامەی شێنپەنجە بکەین، پێش ئەوەی بێمە ئەم شوێنە لەگەڵ پۆلیسی هەولێر کەسێک پەیوەندی کرد، پرسیاری کرد، هەڕەشەی لێکرا بوو چۆن بتوانێت سکاڵا تۆمارکە لەکوێ سکاڵا تۆمارکە لە بەرنامەی شێنپەنجە لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دەست پێ دەکەین و پێتان دەڵێن لەکوێ دەست پێ دەکەن. ئێمە لەم بەرنامە ئەوە نیشان دێن چۆن پەنا بۆ یاسا دەبێ تەواوی وردەکاری ڕێکاری چۆنێتی تۆمارکردنی سکاڵا وەگرتنەوەی مافەکانت لە بنکەکانی پۆلیس دەست پێ دەکەین. بۆ یەکەم جاریشە باز لە بنکەی پۆلیس دەکەین، هیچ شوێنێک باسی نەکردووە. ئەمە یەکەم بەرنامەیە بۆ یەکەم جارە باز لە ئەرچی بنکەکانی پۆلیس و چۆنێتی خزمەتکردنیان ئەمانە لە ناو سووری دیاریکراویان چی دەکەن؟ هەرچیان چییە؟ شوێنپەنجە بە چەند دیمەنێکی پێکەوە ژیانی ئاشتیانەی هەرێمی کوردستان دەست پێ دەکات کە لە ئەنجامی ئارامی و ئاسایشێکی بەهێز کە بە شەونخوونی هێزەکانی ناوەخۆ و ئاسایش و پێشمەرگە و بە پاڵپشتی قوربانیدانی حکوومەت بەدی هاتووە. ئەو ئارامی و ئاسایشە بەهێزە لە کابینەی نۆ بۆ هۆکاری پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم ڕنگ و ئاین و نەتەوە جیاوازەکان. لە کابینەی نۆ حکوومەت بوو بە حکوومەتی هاوڵاتیان. ئارامی و ئاسایش زیاتر بەرقەرار بوو. میلەت لە دەستێکی ئەمیندا بوو. بەهۆی پاڵپشتی و خەمخۆری حکوومەت لە پاراستی سەر و ماڵ و گیانی هاوڵاتیان، ئەو متمانەی نێوان حکوومەت و هاوڵاتی بۆ هۆکاری کەمبوونەوەی تاوان و بەهێزی ئارامی و ئاسایش. بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر کە زۆرجار باز دەکەین، ئەمە پێک هاتووە لە چی کە دەڵێن پۆلیسی هەولێر ئەو کارەی کرد، ئەو تۆمەتبارەی دەستگیر کرد، ئەو ساڵاتی ئەنجامدا، ئەمە پێک هاتووە لە چەندین بەلدە و چەندین بنکەی پۆلیس کە ئەمە لەلایەن کە ئەفسەر و کارمەندان ئەم بنکانە بەڕێوە دەچێت، کارێکدا دەکرێت، خزمەتی هاوڵاتیان دەکرێت کە سەر بە وەزارەتی ناوخۆ. ئەم بەرنامەکە هۆشیاریە زیاتر، ئەم جارە باسی تاوانیەتە نییە. بازەوە دەکەین ئەگە هاوڵاتیەک گرفتێکی هەیە، کێشەیەکی هەیە، مافی خوراوە، سەرەتا دێتە کوێ سکاڵا تۆمار دەکات، چۆنیەتی سکاڵا تۆمارکردنەکە لەکوێ و ڕێکارەکان نیشان دەدەین. پێتان دەڵێن بنکەی پۆلیس کاری چێشی چییە؟ سەبارەت بەو هەنگاوانە و هەوڵانی کە باسمان کرد لە پۆلیسی هەولێر دەست پێ دەکەین بۆ نیشاندانی بەهێزی متمانەی خەڵک و هاوڵاتیان بە حکوومەت و دەستگامیەکان. با چیرۆکی باوکێک و دوو منداڵی بێناز دەست پێ دەکەین. ئەو چیرۆکە ئەوە دەردەخات حکوومەت بۆ منداڵێکی 2 ساڵان وا بەخەم بێت دەبێت چ قوربانی دابێت بۆ هەڵگرتنی خەمی ملیۆنان خەڵک و لە هەرێمێک کە بە ئاگری دوژمن و نەحەزان دەوردراوە. چیرۆک دەست پێ دەکات. دەمانەوێت بزانین لە بنکەکانی پۆلیس چۆن کار بۆ خزمەتی هاوڵاتیان دەکرێت. سەبارەت بە کاری بنکەکانی پۆلیس و چۆنیەتی چاودێری ئەو بنکانە بۆ خزمەتکردن بە هاوڵاتیان
لە بنکەی پۆلیسیسکان دەست پێ دەکرد. ئەوەی کە لە چوارچوەی ئەم پلانە کە بیستمان لە بنکەی پۆلیسیسکان ساڵ و نیوێک کەمتر باشە ئەمە باوشێتی ئەمەش چیرۆکەتان بۆ بجێڕمە بزانە پۆلیسی هەولێر چی کردووە یەکێک لەو چیرۆکانە کە ئەمە چیرۆکێکە لە هەزاران چیرۆژتر لە ماوەی کارکردی پۆلیس ئەمە کرێکارە خێزانەکەی دەمرێت خوا عەفوی باشە دوو منداڵی لە پاش بەجە دەمێنێت ئەمە ساڵ و نیوێک کەمتر ئەمە چەند ساڵێکە تەمەن چیان کردووە ئەم هاوڵاتیە پنا بۆ پۆلیس دێنێت بەڵام چۆن سیناریۆیەک دادەڕێژێت یعنی باوکێک سیناریۆیەک بۆ منداڵە ساوایەکەی دادەڕێژێت دێنێت دێتە پۆلیس دێتە بنکەی پۆلیس دەڵێت ئەو منداڵە بچووکەم دۆزیتەوە ئەو منداڵە ساوایە پۆلیس وەری دەگرێت بزان ئەم منداڵە خاوەنی چێیە باوکی چێیە دایکی چێیە ئیدی چی دەکەن بە دۆداسون دەکەن لێکۆڵنەوە دەکەن بزانین ئەم منداڵە چێ فڕی داوە ئەمە دڵێ فرە درراوە ئەفسەر و کارمەندانیان بنکەیە دەچێن ئەو منداڵە دێنن لێکۆڵنەوەکان دەست پێ دەکەن دەردەکەوێت باوکی ئەو منداڵە ئەم هاوڵاتیە کە خۆی هێناوێتە پۆلیس گوتیتی ئەو منداڵە فرە دررا دۆزیمەوە ئەمە بۆەوەی کردووە لەبەر ئەوەی لەژێر فشارێکی دەرونی سەختی بێوەزعی بووە بارودۆخێکی خراپی هەبووە خێزانەکەی تازە ئەمری خوای کردووە خوا عەفوی حکومەت چی کردووە پۆلیسی کردووە ڕاچاوی باردۆخ ئەم هاوڵاتیان کرد خۆمە هاوڵاتی خەڵکی ئەم شارەیە خەڵکی ئەم هەرێمەیە چی بکەن بۆ ئەوەی خۆ ناکرێت لە بەرامبەر ئەو هەڵێ کردوێتی ئیدی ئەمە لێ پرسە لەگەڵ بکرد پۆلیسی کردووە ئەوە گرینگە منداڵەکە دێنن ئەو منداڵە نەخۆشە پۆلیس پوختە و جوان چیان کردووە لەگەڵ بێسە پەرشتان قسەیان کردووە لەگەڵ نەخۆشخانە قسەیان کردووە منداڵەکەیان بردووە نەشتەگەرێکیان بۆ کردووە وا بەڵێنی ئەوەشیان پێداوە ئێستا پزیشکێک لەسەر هێڵە نەشتەگەری دوین بۆ دەکرێت ئەمە حکومەت لە ڕێگەی دادگا دادوەر فەرمانی دەکردووە ئەم منداڵە دەبێت لەژێر چاودێری سەر خانەی بێسەر پەرشتان بێت ئێستا حکومەت بەخێوی دەکات لە ئامێزی کردووە چارەسەری کردووە ئەم منداڵ نانێت تۆ باوکەشی جارێ ئەمە ئەوڕۆ لەبەر پۆلیسی ناتی بینیەتی بۆ ئەو منداڵە تەواو چارەسەر دەکرێت پێویستەکان ڕێکارەکان چێ بۆ دەجێتە بەر باوکەکەش تا ئەو دۆخی هەیە تێدا تێدەپەڕێت لە ماوەیەکی کورت کە نەشتەرگەری کرا بە تەواوی چاک بۆ چووکە پێ بەخێو ناکرێت کەس نییە ئاگەر لەو منداڵێ بێت حکومەت باوکە بۆ منداڵێت کاودایکی هەمباڵ کرێکار بوو خێزانەکەشم زەخت و سوکەری و ژێر پەنجەی هەبوو مادیشم هیچ نەبوو ئەو منداڵەشم نەخۆش بوو ڕووم لە مرکزی ئیسکان کرد خێزانەکەت ئەمری خوای کرد باشە بەڵێ ئەو نەمدەزانانی ینی ئەمێن خزمەتی ئەو منداڵێ بکەن یان بڕومەیشیە ئەم کابرایکی کرێمە ماجی بە 150,000 دیناری زۆر سپاسی پراگەوری دەکەم زۆر سپاسی حکومەتی دەکەم ئەمە پێشتر یعنی هەستم دەکرد کە کەسم نییە بەس ئێستا دەزانم هەموو دنیا کەسمە و ئەو سیناریۆ غەڵەت بووم یانی شتەکە بەس ناچار بووم نەمدەزانانی ینی کە ئەوەی بکەم یان ئەوی شێ بکەم کرێچیش بووم و کابرایش کرێکارم و غەڵەتم و تشتەکەەوە کەس نەبوو لە ماڵی ئاگەل و منداڵە نەبی نەخۆشە کەڵنیە ئێستا من حالی حاضر ئەو کچەکم لە ماڵە بەجێ داهێشت تەنیا ئەمریکا 8 ساڵ و نیم ئەمە یەکێکە لەو بنکانەی پۆلیس کە سەر بە پۆلیسی پارێزگای هەولێرە بزان پۆلیسی کردووە ڕەنگە هەندجار کەسێک بێوێ بێت دێتە بنکێکی پۆلیس گلەی بکە بڵێ سکاڵای من وەرنەگیرایە لێم وەرناگرن یان دەڵێ چوویمە چاپۆشی کرایە یان دەڵێ فلان کەس ڕەنگە خزمەتی هەبێت لە بنکەی پۆلیس ئەفسەرێک کارمەندێکە ئیدی ئەو قسانە ئەگەر هەبین منە کەسێک گلەی هەبێت پۆلیسی کردووە وەزارەتی ناوخۆ پاپشتی هەموو بنکە و بەڕێبراتەکان دەکات کامێرەی داناوە ئەم کامێرەیە بۆسیە ئەمە بۆگە هاوڵاتیەک کەم و کوڕێک هەبوو بەڵگە هەیە باش ئەم هاوڵاتە گلەی خۆی بکە ئەم کاتە حکومەت و وەزارەت ناوخۆ خۆ ئەم خزمەتی هاوڵاتیان لێرەنە مافیۆ دەگرێتەوە وایە کاگڕایت کامێرەکان لە هەموو ژوورەکان هەیە لە هەموو شوێنەکان کاکانان بەنسبەت گلەی هاوڵاتیان هەر گلەیەکیانەبی سندوقی سکاڵامانێ دەتوانن پێشکەشی بکەن
بە زەرفێک ناوەکانشیان پارێزراوە لێژنەیەک لە وەزارەتی ناوخۆ هەڵدەستێت بە لێکۆڵینەوە لەو کەم تەرخەمیەی کە لە هەر بنکەیەکی پۆلیس کراوە هەموو مەرکەز بنکەکانی پۆلیس و نووسینگەکانیش کامرەی چاودێری لێدانراوە بۆ ڕایکردنی کاروباری خەڵک بە شێوەیەکی ڕێکوپێک. باشە کاک ڕائید ئەمە دەزانین لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە حەقەتە ئەمە ڕاستیە حکوومەت ڕێزدار مەسروور بارزانانی سەرۆکوەزیران ڕاگەیاند حکوومەتی هاوڵاتیانە باشە متمانەی زۆر گەورە دروست بوو لەنێوان هاوڵاتی حکوومەت بەتایبەت لەو بابەتانی بواری ئەمنی خەڵک دەستەشی ئەمیندایە خەڵک لە ژیانێکی ئارام و ئاسایش دەژیت چیتان کردووە بۆ ئەوەی ئەم متمانە زیاتر بێت لە خوارەوە لە بنکەکانی پۆلیس خەڵک بێ یعنی زیاتر بێت بۆ ئەوەی ئەو خۆشەویستی هەیە لە بینی حکوومەت و دەستگای پۆلیس و هاوڵاتی هاوکاری زیاتر بێت ئاسایش بەخەراتر بێ زیاتر ئەرچیمە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ڕێگریکردنە لە ڕوونەدانی تاوانەکە لەبەرەوەی هەر وەک جەنابی سەرۆکوەزیران فەرمووی ئێمە خزمەتی هاوڵاتیان دەکەین مەمنونیش دەبین کە هاوڵاتیەکە ڕازیبی لە کاروباری ئێمە شوێنی تاوان زۆر میمە لە بنکەکان لە تۆمارکردنی سکاڵا ئەو بنیکاری ئەو پارێزەرا بەڕێزا لە گەڕەکی زانیاری لە ماڵەوە تهدید کرابوو هەڕەشەی لێ کرابوو پێیوەست نییە بە بنکەکەمانەوە سنووری بنکەی بەڕێستانە بەڵێ بنکەی پۆلیسی تەیراوە پێیوەستە بەو سکاڵایە دەبێت بچێت لێت تۆمارکە سکاڵ نەک لە بنکەی پۆلیسی سکان بەڵام شتێک هەیە لە حالەتێکی ناکاو سنوور و شتیوانیە هەموو شەکان جێبەجێ دەکەین بەڵام ئۆتۆمارکردنی سکاڵایە ئەگەر بشنووسم لایەنەکەی دی هەست بە لایەنگیری من دەکات دەڵێ لێرە تهدیدم نەکردێ لۆ تۆ سکاڵایەکەی لۆ تۆمار دەکەیت هەست دەکات لایەنی ئەو لای گرتووە تۆ پشتگیری لە تەرەفەچی بکەیت ئەم بەڵێ ئەمن بێلایەنی خۆم دەپارێزم لەو کەیسە ئێستا لە پارێزگای هەولێر ئەم سندوقە لە سەرجەم بنکەکان دانراوە ئەمە بۆ چییە؟ سندوقی سکاڵەی هاوڵاتیان بزانە هاوڵاتی چەند لای حکوومەت گرینگە ڕەنگە ئەمە ڕاستێکەیە ئەگەر هاوڵاتێک ئەمە خۆشەویستی دەبێت لە نێوان پۆلیس و دەستگا ئەمنیەکان و هاوڵاتی و هاوکاری وای کرد و ئارامی هەیە ئەم خۆشەویستی بۆ ئەوەی زیاتر بێت ئەگەر هاوڵاتێک کەموکوڕی هەبێت وەزارەت ناوخۆ چی کردووە پۆلیسی هەولێر تەمەشا سندوقی سکاڵای داناوە لێرە سکاڵای خۆی دادەنێت ئەم سندوقە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە ئەوە نییە بنکەی پۆلیس گریمان کەموکوڕی هەبێت بۆی بەرگری لە خۆی بکات ڕەنگە بڵێ کاکە ئەو بنکێ بخۆی داواکاری گلەیەکەی نەنێتە سەری خۆی وەزارەتی ناوەخۆ چاودێری دەکات ئەمە وەزارەتی ناوەخۆ سکاڵاکان کۆ دەکاتەوە تەمەشا دەکات ئەگەر هاوڵاتیەک کەم تەرخەمی بەرامبەر کرا بێت ئەوە لێپرسینەوە لەو شوێنە دەکرێت با بنکەی پۆلیسیش بێت خۆ ئەرچی پۆلیس و هەموو دەستگامەکان پاراستنی هاوڵاتیانە ڕاستە دەستگا ئەمنیەکان پۆلیس ئاسایش ئەوانە کە ڕێگری تاوان دەکەن تۆمەتبات دەرژی دەکەن بەڵام بەهانە خەڵکەوە دەچن واگە لە کاتێکدا کەموکوڕ لە شوێنە هەبێت ئەوە لێپرسینەوەی یاسایی هەیە سەری خۆیان هەیە لێپرسینەوەی یاسایی دەکرێت بۆیە هاوڵاتیان لەمە دووە دەتوانن ئەمە کارایە نووسراشە ئەمە بە زمانی عەرەبیش نووسرایە نەک هەلو هاوڵاتی خۆمان بە زمانی کوردیش حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ هاوڵاتی بەڕێز لە کاتی سەردانی کردنێت بۆ فەرمانکانی پۆلیس لە کاتی دروستبوونی هەر جوری گرفت و کەم تەرخەمیەک لە ڕاپەڕاندنی مامەڵەکە تکایە چی بکە پەیوەندی لە ڕێگە ئەم ژمارانە خوارەوە ئەمە ئەو ژمارانێک کە لەسەر شاشەیە دەتوانن پەیوەندی بکەن. پۆلیس ئیشی سەرەکی تۆمارکردنی سکاڵایە ئەو کەسانێک کە مافیان خوراوە هانا دەبن بۆ بنکەی پۆلیس ڕێگەکانی تۆمارکردنی سکاڵاش زۆرن بەناوبانگترینەکانیان لە سکاڵا نووسین داواکاریە کە لە دادگای لێکۆڵنەوەی هەولێر داواکاریەک دەینێت تەمەرکەز ئێمەش لێکۆڵنەوە دەکەین و وتەکانی وەردەگرین سەرتاوەکو دادخواست دەیخینە بەردەم بەڕێز دادوای لێکۆڵنەوەی هەولێر بەڕێزیان بڕیار دەدات بە هێنانی بەڵگا کامرەی چاودێری یان هەر پسوولەیەک ئەگە مافی خورابێ وەکو پارە و شتیوە بۆ بەیانەکەی بەڕێز دادوای لێکۆڵنەوەی هەولێر بە پێی ئەو بەڵگانێک کە دادخواست پێشکەشی دەکاتن بە پێی گەورەی تاوانەکە بچووی تاوانەکە
بڕیار دەدا یان ئامادەکردنی تۆمەتبار یان فەرمانی دەژیکردن. شوێنپەنجە بەردەوام دەبێت و کەیسێکی تر دەخێنە ڕوو لە یەکێک لە بنکەکانی پۆلیس لەبارەی سێ تۆمەتبار کە هەوڵیان داوە منداڵێکی 10 ساڵان بەکاربهێن و تاوانی دژ ئەنجام بدەن. سیدیوانە مادەیان 393 ئەو ڕۆژەشی سبینێ لە مزگەفتەشی لەگەر مێر منداڵێکی 11 ساڵی دیار بۆ خەبەرمان پێگەشت لە هەوڵاتێکی هەر دەستێژی و شتیان ویستیان دەستێژی لەسەر بکەن و تعدای لێ بکەن و بە گوری بە زۆر چەقویان لە سەملی دانایە و کۆمەڵە شتی دیکەشان لەگە کردیە هەر سێکیشیان لە گەریژیان بە مەنووسیانی ناو مزگەفتەکەی. ئەمری چەندە منداڵە؟ ئەمریکا 11 ساڵە سەیدی 11 بەڵێ سەیدی ئەویان کووردە ئەویان سووریا ئەوەشیان عەرەبی عێراقیە. هەر سێشیان عمریان باپیری ئەو منداڵەیە هەمویان دەبی باپیر بنەنگۆ ئێستا بەو تەمەنە گەورەی یعنی ما استحيتم من نفسكم انتم. دەمانوێت بزانین ئەو بنکانە ئەرچیانسیە تا خەڵک بزانێت بنکەی پۆلیس شوێنی تەنهاگرتن نییە بەڵکو شوێنی وەرگرتنەوەی مافەکانتە و کە زەوت دەکرێت یان پێشێل دەکرێت. هاتوێتە بنکەی پۆلیسی خانەقا ئێمە دەبێت دەمانێتەوە نیشان دێن یعنی کاری پۆلیس بگەکانی پۆلیس بەس ئەوە نیە گرتن لێپرسنەوەی یاسایی تۆمەتبار ئەو بابەتانە زۆر بوارەش بفراوانە. سیرۆکمان باس کرد ئەمە یەکێکە لە چیرۆکانی تر کە ئەم منداڵە ئەمە تەمەن 11 ساڵە ئەم منداڵە بە هۆی جیابوونەوەی دایک و باوکی ئەمە مەترسی و کاریگەری و خراپی لێکرازانی خێزان دایک و باوکەی زیادە بنەوە ئەمە دەکەوێتە سەر شەقام. ئەو منداڵە لەسەر شەقام دەمێنێتەوە نەداکە دەیەوێ نە باوکە بزانە پۆلیسی کردیە ئەو منداڵە ئەمە ڕحێکە ئەم منداڵە مافی هەیە لەسەر شەقام دەکەوێتە بەردەست چێ خەڵکانێک کە دەیانەوێت دەست درێژی بکەنە سەری دەیانەوێت بەکاری بێنن بۆ سوالکردنە پەیداکردنی پارە ئەمە هاندانیش هەبووە بۆ ئەوەی بچێت پارە پیاکە تووشی تاوان بێت لە منداڵی فێر بکرێت. پۆلیس بۆمە دەزانێت ئاگادار دەکرێنەوە ئەمە دواتر مقدم کیفاح باز دەکات بەڕێوەبەری ئەفسەری بنکەی پۆلیس خانەقا. ئیدی ئەوە باس دەکەن ئێمە ئەو منداڵە دەکەوێتە دەست کەسانێک کە دەیانێت خراپ بەکاری بێنن. پۆلیس شەو دەگەڕێت بۆ دەداسون دەکەن ئەم منداڵە دەدۆزنەوە دۆزنەوەکە باس دەکەن دواتر چی دەکەن دەربازی دەکەن لەوەی بەرەو چ بکات چارە نووس و داهاتووی بەرەو تاوان و تاوانکاری بڕوات ڕێگری لە کەسێک دەکەن ببێتە کەسێکی تاوانبار و منداڵێک دەپارێزن خێزانێک دەپارێزن کۆمەڵگەیە لە خەڵکانی خراپیش دەپارێزن یعنی یەک منداڵ یەک چیرۆ بزان چەند کاریگەری خراپی لێ دروست دەبوو ئەگەر بێت و ئەو منداڵە نەکەوت بادەست پۆلیس و بکەوت بادەست ئەو کەسانە کە دەیانێت بە خراپ بەکاری بێنن. بۆیە چی دەکەن ئەو منداڵە لە باوەش دەگرن لە ئامێز دەگری حکوومەت پۆلیس لە باوەش دەگرێت نایهێڵێت ئەمە زۆر ئازاری چەشتووە ئەمە مەینەتی دیتیە ئەوەمەی بێن ئەمە بیدار کە هاتۆ بۆ بنکەی پۆلیس وێنەکەم بینی کارەسات بووە ئەو نمونانە ئەمە کەمترین کاری بنکەکانی پۆلیسە بۆیە خۆیشی قسەی بۆمان دەکات کاک مقدم کیفاحش باز لە بەدۆداچوون دەکات چۆن ئەم منداڵیان دۆزیەوە چۆن ئەم منداڵیان ڕزگار کرد کە شەوانە لە شەقامەکان لە باخچەکان دەنووست بێنە پێشتای خۆتان چیان بەرامبەر کردووە. چەند شەوە بەر لە ئێستا لە کاتی تجوال و گەڕان هاوڵاتیەک هات هەواڵی ئەوەی پێدانکەوە مێر منداڵێک هەیە کەوا بە چەند کەسێکەوە کە ژمارەیان 3 هەتا 4 کەسە شەوانە کاری ناچاری دەکەن و ناچاری زۆر شتی دیکەی دەکەن کەوا بەدەر لە هەموو سیما ئەخلاقەکان کە بەرامبەر ئەو منداڵی دەکرێت ئەوە بۆمە ئارە ئەو شەوە دەستمان کرد بە گەڕان و توجوالکردن بەیانیەکەی کاتژمێر 6 بەیانی لە یەکێک لە مزگەوتەکان لە ڕێگای مەفرەزی بنکەکەمان کەوا لە چاودێرێکی ورد بووین هەر ئەو ڕۆژایان نەمانێش بگاتە 6 کاتژمێر
هەر ئەو کاتە سعاشەشی بەیانی هەر سێ تۆمەتبارمان دەژی کرد بە پێی مادەی 393 ئێستا بند کراون و ئەو منداڵەش لەبەر ئەوەی بێجێگە لەبەر ئەوەی داک و باوکی جیابوونەتەوە داکەکەی لە خۆی ناگری باوکەکەشی دەینێرێتن بۆ ئیشکردن و بەکاری دێنی بۆ بازرگانیکردن ئەوە بوو هیچ شوێنێکی نەبوو بە پێی بە فەرمانی بەڕێز دادوەری لێ کۆڵی هەولێر ئێستا ئەو منداڵە لە خانەی بێستەرپەرشتانی منداڵانی هەولێر لەوێ چاودێری دەکرێت. ئەو منداڵانەی کە هەڕەشان لێکرا بوو چەند تۆمەتبارێک کە هەوڵیاندا بوو دەستدرێژی بکەن ڕفتاری نەشاویان بەرامبەر کردبوو ئەم سێ تۆمەتبارن کە پۆلیس باسی کردن ئەمانە بە پێی یاسا ڕاگیراون و ڕەوانەی گرتوخانەی کاتی هەولێر دەکرێن ئەمە دواتر یاسایەک لێ دەکاتەوە. بنکەکانی پۆلیس ڕۆژانە دەیان سکاڵای تێدا تۆمار دەکرێت سەدان کەس سەردانی دەکات. کاریان ڕێگری لە تاوان و پاراستنی سەر و ماڵی خەڵک و جێبەجێکردنی یاسایە. ئەداکە باکم لێک جابینەوە ئەمەش کەتی مەسەد زیادەی کەسم نەبوو ئەم بەخێکات ئەوش ئەو نەفەرانە هاتن و چەقوێنە سەرشان دێنام گوتیان دەیان دەتکوژمیان دەبی تەکلیفشیانە دەکردەوە شتی ماتە کوشتانیان بەم دەی ناخوارێ دوایەکە سەعات 6 بەیانی بۆ لە مزگەفتێ ئەو سێ نەفەرە تەمام پۆلیسی هەولێر هات ئەمنیان برد ئەمان لەوێ کوفتار کرد پۆلیس ئەمنیان ڕزگار کرد دوایەکە تاتنیر تاوانبارەکان هەرسێکیان گیران سپاسی پۆلیسی هەولێر دەکەم کە ئەو چاکەیان لەگەڵم کرد. ئەرچی بنکەکانی پۆلیس وەکو لە سنووری بەڕێبەرایەتی پۆلیس هەولێر ئەمە 12 بنکەی پۆلیسمان هەیە لە ناو شاری هەولێر هەر بنکەیە و لە سنووری کاری خۆی کە دابش کراوە کار دەکات. ئەرچی بنکەکانی پۆلیس ئەوەی خزمەتکردنی هاوڵاتیانە بۆ نمونە هاوڵاتێک دێ کە لۆ نمونە پارەی خوراوە لۆ نمونە دەیەوێت تعادای لێ بکرێت هەڕەشەی لێ دەکرێت لەوانەیە تووشی شەڕک بووە تووشی دامەکی سیاری بووە بنکەکانی پۆلیس ئەوەیە کە هەر لە یەکەم دقەوە خزمەتی ئەو هاوڵاتی دەکات وتەی وەردەگیرێ دەینێرێن لۆ پێش جەنابی دادوەر و ڕێکارەکانی لۆ جێبەجێ دەکرێت بە جوانترین شێوە و پاشانیش زۆر جار هەیە بنکەی پۆلیس خەڵدەستی بەکاری مرۆیش بۆ نمونە جاری وهەیە ئاگدار دەکرێنەوە کە نەخۆشێک پێویستی بەخینە نەخۆشێک پێویستی بە هاوکاریە زۆر بە خۆشحاڵیەوە کارمەندەکانمان لە هەموو بنکەکانی پۆلیس دەچن بەهانە ئەو نەخۆشیان دەچن بەهانە ئەو هاوڵاتیە بنکەکانی پۆلیس بە جوانترین شێوە بەبێ ئەوەی سڵ بکەنەوە لەوەیکەوە ئەوە پشووەکەوە ئەوە زستانە سەرمایە کاریوانە نەخێر ئەمە زۆر جار هەبوو لە لافاوەکانیش دەبینی کە پۆلیس لە ڕۆلی خۆی دیتە بەبێ ئەوەی کە بڵێەوە ئیشی من نییە یان ئەوە ئیخساسی من نییە لێ بە خۆشحاڵیەوە ئەمە شتەکیشمان هەیە بنکەکانی پۆلیس ئەمە ڕاستە دەرکەمان هەیە وەکو دەرگا بەڵام قفلی پێوە نییە عنی مەبەستن لەو قسەیەسیە 24 کاتژمێت ڕۆڵ دەبینن 24 کاتژمێت لە ئەرکن بەڵێ تا سەعات 3 لە سەعات 3ەوە ئێشەگرمان هەیە تاوەکو هەشتی بەیانی ئەوە ڕۆژانە دووبارە دەبتەوە بەبێ ئەوەی بڵێن ئەوە پشووە بڵێن ئەوە لۆ نمونە سەری ساڵە سەرمایە گەرمایە و دائم لە ڕۆڵ و لە خزمەتی هاوڵاتیانی شاری خۆماندای ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت و بە ڕاستپاردەی جەنابی وەزیری ناوخۆ و بەڕێبەری پۆلیس پارێزگای هەولێر ڕاست پێدراوین کەوە بە ئاسانترین شێوە بە جوانترین شێوە خزمەتی هاوڵاتیان بکرێت. ئەو سیارێ بزانین مشکلی چییە لێوێ دەرەوە شە باش کاکە باشی کاکە خێرەوە مشکلە چیەوە لێرە
عاتل وە چت پێویستە دی تەلەفۆنت کردە لە ئەوەی والله تازە و عاتڵ دەمش بسمەوە تەلەفۆنت کردە لە وەستا شتیوە ناوەڵە دەبێت چیتی فیتۆم شتیتی چییە فیتۆم شتی وایە چییە وڵای نازەمی سەر ناگیت ئێدە زۆر باشە بەس ئەوە جێکت زۆر خراپە ناو ئەوەیە با جەماعەت یارمەتیەکەت دەن ئەتە بڕۆ ناو سارە ئەوەی بینە خوارێ ئەرە فسفۆری لێدانم بزەبێت فسفۆرت پێ بەخۆت سەر چاوانە برا ئەمە لە خزمەتین هەشتێک بەمێک لە خزمەتی نەگەر پێویستت بە کارمەندیش بوو ئەو لێرە مرکز لێت نزیکە باشە تەلەفۆن لێ بکە